ڕاستەوخۆ لە گەڵمانە. بەڵێ کاک شوان ئەم کاتت باش؟ ڕای ئێوە بۆ چوونی ئێوە چییە لەسەر ئەو ڕێگریەی سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لە بازگەی پردێلەی کراوە بۆ چوونە ناو هەولێر؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەداخەوە ئەمڕۆ لەبری ئەوەی پەرلەمانی کوردستان وەکو لە بەرنامەی دانیشتنی ئەمڕۆ دیاری کردبوو قسە لەسەر قەیرانە داراییەکانی هەرێمی کوردستان و مافی ڕەوای چەندین ڕۆژی لەمەوبەری خۆ بکات و بڕیارێکی گونجاو لەو بارەوە دەرکات و دڵی خەڵکی کوردستان خۆش بکات. بەڕاستی بە هەڵەیەکی تاریخی بستنەوە ڕزگاری خوارد گەلی کورد کە لایەنە سیاسیەکانش و بە تایبەتی پارتی دموکراتی کوردستان بڕیارێکی سیاسیانە دەربکات بۆ ئەوەی کەوا کۆمەڵێک وەزیر لە فراکسیۆنی دووەمی دەرەتووی کوردستان و سەرۆکایەتی سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕێگری بکرێت لەوەی کەوا بێتەوە شاری هەولێر و بێتەوە پەرلەمان و لە پەرلەمان دەوام بکات. ئەم پێمان وایە ئەمە لە ڕووی یاساییەوە صرف نایاساییە و بەڕاستی ئەوە سلمێنەری فڕستکردنی ئیدارەی حیزبە بەسەر حکوومەت و بەسەر پەرلەماندا ئەبوو هەر ملاحەزات و تێبینیەک هەبایە لەسەر وەزیرەکان لەلایەن بەڕێ سەرۆکی حکوومەتی کوردستانەوە ئاگادار کرابانەوە مەشوەرەت کرابایە ڕاوێژ کرابایە بۆ چارەسەری گرفتەکان و سەرۆکی پەرلەمانیش ڕێگری کردن لێ کە بێتە ناو باڵەخانەی پەرلەمان و دەوام بکات. بەڕاستی پێمان لێ لە مێژووی کارکردنی پەرلەمان هەموو دنیا کارێکی لەو شێوازە بوو بێت. ئەمە هەر چۆنێک تێبینی ملاحەزاتمان لەسەر یەکتری هەبێت، بەڵام ئێمە لەگەڵ هەموو ئەو ملاحەزاتانەدا ئێمە نوێنەری خەڵکی کوردستانین، ئەبێ نوێنەرایەتی خەڵک ڕێزی لێ بژێرێت، ئەبێ ڕێگای کارکردنی بۆ ئاسان بێت. بەداخەوە ئەوە پێم وایە قەیرانەکان زۆر قوڵتر دەکاتەوە و ئەوە هەنگاوێکە بۆ هەڵۆشانەوەی حکوومەتیش بۆ هەڵۆشانەوەی پەرلەمانش. کاک شوان ئەمە ئاماژەیە بۆ چ شتێک؟ ئەمە ئاماژەیە بۆ ئەوەی کەوا حکوومەت هەڵبوەشێتەوە، تا ڕادەیەک هەوڵدانە بۆ ئەوەی کەوا پەرلەمانیش هەڵبوەشێتەوە، پەکیان بخرێت بە ئاراستەیەکی ترش ئەو شێوازە ئەو سیمای حکوومەت و پەرلەمانیە پێک بهێنرێت کە بەڕاستی خزمەتی ئەجندای سیاسی حیزبە دەسەڵاتدارەکان بکات. ئەمە هەڵۆشانەوەی حکوومەتیش لەم کاتەی ئێستادا بە تایبەتی دوورخستنەوەی ئەو وەزیرانە کە بەشێکیان پەیوەندیان بە سیستمی دیفاعی هەرێمی کوردستانەوە هەیە وەکو وەزیری پێشمەرگە، هێندەی تر بۆشایی دروست دەکات، هێندەی تر نائارامی دەخاتە بەرەکانی شەڕەوە. ئەمە لەبری ئەوەی تەنازل بۆ یەکسی بکەین، لەبری ئەوەی ناوماڵی کورد تۆکمە بکەین، بەرەو دەوڵەتی کوردی بڕۆین. ئەم پێما هەموو ئەو هەنگاوانە یەکڕێزی ناوماڵی کورد و بوونی دەوڵەتداری و دەوڵەتی کوردیشی بەڕاستی کردە خەون و مەودایەکەی زۆر دوورخستەوە لە باری برد. بەڕاستی پێم وایە ئەمە بە هیچ شێوەیەک ئەم بڕیارە زۆر بە هەناسە چۆن دەڵێ بە هەناسە سواری و هەناسە بڕکەی دەرکراوە. ئەمە لەبریەوەی ئێمە بەدەم داواکاری خۆپیشاندەرانەوە بین، لەبری ئەوەی کەوا ئێمە بین ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان ئێمە یادداشتمان ئامادەکرد بووکەوە لە دوێنێەوە پێشکەش سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانمان کردووە کە لیژنەی لە کۆڵنەوە پێک بهێنرێ لە چۆنێکی شەهیدکردنی هاوڵاتیانی گەرمیان و خەڵازێ و برینداربوونی سەدانی تر لە هەرێمی کوردستان و هەروەها لەسەر سوتاندنی بارەگاکانیش بە هەمان شێوە چۆن بتوانین لەگەڵ حکوومەت هەماهەنگ بین بۆ ئەوەیکەوە داواکاری خۆپیشاندەران موچەی فەرمانبەران عیلاجی بکەین، چارەسەری بکەین. بەڵام بەداخەوە لەو کاتە هەستگارەدا ئێمە لەبری ئەوەی کەوە هەنگاوی گەورە بنین تعفیلی پەرلەمان و تعفیلی حکوومەت و ئەمانەی لێکەوتەوە نەماتوانین تحمل یەکتر بکەین. ئێمە ڕاستە هەموو ملاحەزاتمان لەسەر یەکتر هەیە، لە ئەدای یەکتر لەوانەیە تێبینی هەبێت، بەڵام ئەوەی کەوا ڕوویدا بەڕاستی کارێکی نەخوازرا بوو. ئینجا خاڵێکی تر داخستنی میدیاکانی ئازاد، میدیای ئازاد یان حیزبی بێت لە هەرێمی کوردستان و دوورخستنەوەیان بۆ سنووری دێگەڵا. ئەمەش بەڕاستی ئەترافکردنە و تۆخکردنەوەی سیاسەتی دوورگارەیە لە هەرێمی کوردستاندا و ئەمە ئەمە سەلمێنرا کە دێگەڵا وەکو چۆن سایکزگیکۆ سنووری بۆ هەرچوا پارچەی کوردستان کێشاوە، دێگەڵاش حیزبەکانی کوردستان کە دوێنێتە سنوور. ئەم دوو ئیدارەیە هەمووی شتی ڕووکەشە، ئەسڵ ئەساسی نیە. بەداخەوە بە پێویستە بە زووترین کاتیش ئەم قەیران ئەم بابەتە چارەسەر بکرێت.
ئەگەر ئەم کێشەیە سەرسەر نەکرێت بەڕاستی حتا پارچەکانی تری کوردستانیش تووشی شۆک و تووشی ناومەدی دەبن. ئێمە دەبوو هەوڵماندا بایە ئەزمموی سیاسی لە باشووری کوردستانە بێتە مەرجع بۆ تەواوی پارچەکانی کوردستان، بەڵام بەداخەوە ئێمە دوای 24 ساڵ حکومڕانی هەمان عقڵیەت و هەمان تێڕوانینی دوای ڕاپەڕینمان هەیە بۆ بەڕێوەچوونی حکوومەت و بۆ موسساتی شەرعی لە هەرێمی کوردستاندا. بەڵێ شوان قەڵاتزێ ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان